بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چارنووسی پەرلەمانی دیزانکراوی هەرێمی کوردستان دەکەین. دیارە سێ مانگە زیاتر لە سێ مانگە هەڵبژاردننی خولی شەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە چووە، بەڵام تاکو ئێستا نەتوانراوە کۆبوونەوە یەکەمی پەرلەمان تەواو بکرێ و سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردێ. ئەمڕۆژ سەرۆکی کاتی پەرلەمان، سەرۆکی تەمەنی پەرلەمانی کوردستان کە لە پشکینەوەی نوێ بوو لە بەرژەوەندیکێتی دەستی لە کارکێشایەوە پێشبینی دەکرێت لە قۆناغی داهاتوودا پەرلەمانتاریکێتی ئازاد محەممەد ئەمین ببێتە سەرۆکی تەمەنی پەرلەمان و دانیشتەکانی داهاتووی پەرلەمان بەڕێوەبەرێت. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانیش دەکەین و چارنووسی پەرلەمانی کوردستان و ئەو کارم ناکۆکیان لەبارەوەی کە ناگەن بەڕێکەوتن لەبارەی هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان. ئەم پرسە لەگەڵ لە بەڕێزان چۆمان محەممەد ڕێکخەری ژووری یاسایی بزوتنەوەی گۆڕان هەروەها دانەدارە یاسەناس قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاکداناگە لە بڕێستانەوە دەست پێ بکەین. سەرنجی بەڕێز چ بوو لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان نزیکەی 2 مانگە پەرلەمانتاران سوێندی یاسایان خوارد و ئەمڕۆژ سەرۆکی تەمەنی پەرلەمان سەرۆکی تەمەن دەستی لە کارکێشایەوە. چۆنت بینی و دەستگا کێشانەوەکەی چۆن دەبینی؟ بە ناوی خی گەورە و میهرەبان سڵاو ڕێزم بۆ بەڕێستان مامۆستای هاوڕێم و تەواویەوانەی ئەمەشە بینن. لە ڕاستیدا میدیا وابزانم قسەی زۆرمانی کرد ئەمڕۆ کە مەشەدەکانی دیمەنەکانی گواستەوە بۆ چاوی تەواوی بینەران و ئەو پرسەی کە هەوڵدرا تەواو بکرێ بەداخەوە بە ناشرینی ئەڵلقەیەکی تری لێ پێشکەشکرا نەک تەواو کرا، چونکە هەموو وەزانن یاسای ژمارەیەک ساڵی 1992 هەموارکراو کە پێوترێ یاسا ئەوەی پیان دەوترێ یاسا ڕەهەندە نیشتیمانیەکان کە بەداخەوە کۆمەڵی ئیشکالی گەوریتایە، بەڵام تا ئێستا یاسایە نیە بێەوە جێبەجێ بکە کاروباری ئەم دامەزراوی ڕێخستووە پەیڕەوەیکی هەیە. هەموو ئەو مادە تایبەتمەندانی کە پێوترێ کاروباری سەرەتا کە 46 و ئەمجا مادەی سێ ئەو مادانی لەناو پەیڕەوی ناوخۆ هاتووە، هەموو ئەوانە باسیەوە کە سەرۆکێکی کاتی هەیە. هەر دەستەواژەی ئەوەی ئەمڕۆ پێی وترا بۆ زانیاریتان دەست لە کارکێشانەوە بۆ ئەو سەرۆکە نابێ. لە چی دەست لە کارکێشیتەوە؟ خۆتۆ نە سەرۆکی هەڵبژێراوی، نە سەرۆکایەتیت هەیە، نە موچەیەکی جیاوازت هەیە، نە ئیمتیازێکی جیاوازت هەیە، تەنانەت ناتوانانی بڕارێکیش بدەیت. تەنانەت ئەو بانگێشتی پەرلەمانها بۆ دانیشتوشتی و ئەوە دیوانەی کاعدی، چونکەەوە دامەزراوەکە پەرلەمانی کوردستان دەیکە. بەڵێ سەرۆکی تەمەن و دەسەڵاتەشی نییە بانکێشتی پەرلەمانتار بە هیچ شێوەیە. سەرۆکی تەمەن تەنها دانیشتنی یەکەم بەڕێوە با کە یاسای سەرۆکایەتی ئەوی ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و باسی ئەوە کە لە دەسەڵاتی سەرۆکی هەرێمە دوای ڕاگەاندنی ئەنجامەکان لە ماوەی 10 ڕۆژە بە دامەزراوەکە بڵێ کۆبوونەوەی یاسایی بکەن. لە کۆبوونەوەی یاسایی ئەگەڕێنەوە بۆ یاساکە پێویستە چی بکە؟ ئەندامان سوێن بخۆن. ئەوە وەزیفەی یەکەم. وەزیفەی دووەم بریتێ لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی، پاشەوە فەرموولە و بەڕێزانە کایەنە سەر ستەیجەکەی خۆیان و کاروباری خۆیان بەڕێوەکەن، واتە پرۆسەکە لێرە تەواو بێ بۆ زانیاری. ئەو بەڕێزە دوو ئیشکالی گەورەی تیا بوو ئەمڕۆ. یەکەم ئەوەی لەنەوەی محەممەد سلێمانی ئەم دەست لە کار دەکێشمەوە لە بەرەوەی ناتوانم خزمەت بکەم. ئیشکالەکەی چی بوو؟ بەڵێ یەکەمیان دەستەواژەی دەست لە کارکێشانەوە نابێ بۆ وەزیفێ، وازهێنانە بێ. وازهێنان بەڵێ کرێ بڵێ من وازهێم لەو ئەرکەی بە من سپێرراوەکو ئەرکێک بەهۆی زۆری تەمەنمەوە کەوتۆتە ئەستۆم بەڕێزان. ئەومانایەوە نیێتەوە ئەگەر هیچتر تۆ لە تۆ زیاتر تەمەنی هەبووە کەواتە ئەوە بوو. دروستە؟ وایە هەموو مامچین بۆ دانیشتنێک بەڕێزێ بچێتە لای سەرەوە دانیشێ. خۆمانایەوە نییەخۆ ئەو سەرۆکی دانیشتنەکە یا خانۆکەکەن بەناویەوە. ئەوە دیوێکی دیوەکەی تریشی بۆ زانیاریت. ئەوە ڕۆژی یەکەم ئەو هەڵەیە بەسەرا تێنەپەڕایە کە ئەو سەرۆکی تەمەنی دانیشتنەکەیە بیوتە دوو وەزیفە هەیە بە پێی یاسا، من ئەم وەزیفانە ئەدا بکەم و بەڕێوەی بەرم. ناکرێ بە نیوە ناچەڵی و تەواو نەکراوی سومعەی پرۆسەکە ئەوە ببێ ئیستیفامی بکەوێتە سەر و کۆی دامەزراوەکە بچووک بێتەوە لە چاوی خەڵکا بە تەواوی دەنگدەرانەوە بۆشی دیزایانی بۆ کراوە بۆشی بۆی نەکراوە بۆ زانیاری. کەواتە بۆ ئەو ڕۆژەیە خۆی 12 کە پەرلەمانتاران سوێندی یاسایان خۆ دەبۆ ئەو ڕۆژە ئەگەر قەرار بووە وازبێنی وازهێنانی لەبەرچی لەبەرەوەی کە ناتوانرێت دەستی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێت. هەر بەدڵنیایەوە وەکو باسم بۆ کردی دوو وەزیفە سەرەکیەکە یەکەمیان ئەنجامدا، تەنها بریتی بوون لەوەی کە پێگەیەکی یاساییان بۆ دروست بوو لە ئەنجامی سوێن خواردنەوە بوون بە ئەندامی پەرلەمان تەواو. بەس ئەرکی دووەم یاخود وەزیفەی سەرەکی کە دامەزراوەکە ئەکتیڤ کاتەوە، وای لێ کە تۆ دەستێکی سەرۆکاتی بۆ دروست بێ جابا بە کاتیش بێ بۆ زانیاری لەوانەیە کە گەستە سێرمام کا بڵێ باش خۆ پارتیۆکێتیە گەڕێ نەکەوتون
چۆن نتوانین تۆ دەستە کاڵ بژێری کاکەوەکو ئەوەی کە لە خۆلی پێش و کردیان بەشەوەی کاتی دایان بنە دوایان توانی تۆ لا بچۆ کەسی دی هەمیشە یەکەیەتەوە کەواتە ئەوەشیان نەکرد ئەم ڕێکەوتنانە دەستکاریکردنی هەندێک دیزاین هەیە کە پێویستە بەڕاستی ئاگاد لێبێ دەستکاریان بکەی بەو شێوەیە نییە تۆ لە میدیاوە لە تیکتۆکەوە وەکو بیستومە لەگەڵ بەرامبەرەکان قسە بکەیوە تۆ ئاجندای دەرەوە جێبەجێ بکەی ئەم دامەزراوانە یاسایەک بەڕێوەیە بە تەماشا بکە لە عێراق ئەو یەکەم جار ئەو ئەزمونە لێوە پەیدا بوو کە بریتی بوو لە تێکدانی نیساب ئەمڕۆ یاسایەکی استراتیژی گرنگ هەبووە مەسی هەموو خەڵکی عێراقەکە بڕگەیەکیان زۆر هەستیارە بۆ هەرێمی کوردستان کەچی لەو کاتا دەنگدانەندوە خستووە و دوازار ڕێژەی دانیشتن داتا ڕێژەی دەنگدانیان تێکداوە پێوتە نیسابی تەسوید ئەوانە هەمووی وای کە بەداخەوە ئەم پرۆسەیە وای لێبێ نەک سەرکەوتوو بێیان ئەوی پێ دەوترێ نەک بە چاکی بڕوا بەڕێوە بەڵکو مردار بێتەوە ئەمڕۆ دانیشتنەکە مردار بووە و نیشانی ئەوەیدا کە بە دڵنیاییەوە فراکسیۆنیەکانی زۆرینە من نەموو تۆ زۆرینن کورسیەکانەڵێ فراکسیۆنی زۆرینە لەگەڵ هەر پرسیەکانە بن سەر ناگرێتتر بە ڕای من و تۆیان هەر کەسێکی ترە سوپاس دەکەین کاچ من بەڕێزش بەخێربێ سەرنجی بەڕێزت چی بوو لەسەر سەرۆکی تەمەنی پەرلەمان واتە سەرۆکی ڕاوتی هەڵوێستیش کۆنگرەی کێبوو باسی لەوە کردبوو کە سەرۆکینەوەی نوێ لە بەرامبەر کۆمەڵێک ڕێکەوتن دەستبەرداری ئەو پۆستە بۆ یەکێتی لەوەی بڵێن قەرزێکی زۆری لەسەر 97 ملیار کە بە سوۆ گەشتوتەوە دۆسەی تری لەسرە فشاری خسرە هاوتە سەر دوایەوەی کە لە تورکیا وتێتی بۆ پێکەنانی حکوومەت چووە و وانزانیوە لە یەکێتی نزیک بۆ لە پارتی نزیک بۆ تۆ سەرنجی بەڕێزت چی بوو؟ بەڵە سەرەتا بە ناوی خوا سوپاس بۆ پەیامی ئازیز و بۆ جەنابتان و مامۆسای گەورە لە ڕاستیە ئەمەی کە ئەمڕۆ گوزەرا لە پەرلەمانی کوردستانە ئیفرازات و دەرهاویشتەی 2012 کە یەکەم کۆبوون و یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستانە بۆی کە بەپێی قانونە بەرکارەکان بەپێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەپێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئیلزامی بووە کە یەکەم دانیشتن پاش سوێن خواردنی ئەندامانی پەرلەمان لە ئیدارەدانی ئەو کەسێک کە ناوی سەرۆکی بەتەمەنە دەرگای خۆپاڵاوتن بکرێتەوە بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکاتی کە ئەمە نەکراوە بەڕگەیەکیان کراوە و بەڕگەی دووەمیان نەکراوە ئەوان ترسیان لە چی هەبووە ترسیان لە هەڵوەشانەوەی پەرلەمان هەبوو ئەگەر بۆ 45 ڕۆژ لە بەرواری ئەو جاردانەی کە سەرۆکی هەرێم یعلانی کرد بۆ 2012 ئەگەر لەو بەروارەوە تا 45 ڕۆژ کۆبوونەوە نەکرێ ئەوە پەرلەمان بە هەڵوەشاوە دانرێت بەپێی یاسای سەرۆکاتی رەمێ و فەرمانێکی بۆ دەرکرێ ئەوان لە ترسیەوەی ئەو مادەیە شمولیانکە 2012 کۆبوونەوە بەڵام ینی نیوەی ئیشەکەیان جێبەجێکردەوەیە بۆی تەحەڕوو بکەن لە هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان بۆ ئەو مەرسومەی کە سەرۆکی هەرێم دەری کردو کۆبوونەوەکەیان کرد بەڵام کۆبوونەوەکە بنیوە ناچەڵی جێڕاوە و هەر لەو تەوقیتە شاگەر بڕۆی تۆ بۆ ڕابردوو بەر لەوەی کۆبوونەوەکەش کرێ بە ڕێزانینەوەی نوێ زۆر بە گرنگی باسی سەرۆکی بە تەمەنی پەرلەمانیان نەکردو ئەو ئێمە بیرمان لێ کردوتەوە و لای ئێمەیە و پرۆژەی استراتیژی و ئاوە ئەمەی ئەمڕۆ بینیمان ئاڵێ ئاسمان و ڕێسمانی فەرقە وەک لەو بە گرنگی پیاڵدانەی لەو تەوقیتانە بۆ بەتەمەنترین ئەندامی پەرلەمان ئەکرا نە ئەوەی ئەو کاتە ڕازبوونە ئەمەی ئێسەش نە چکە ئەم وەزیفە بەداخەوە ینی ئەمەی کە ئێستا کرا ینی ئیبداعێک و داهێنانێکی زۆر عەجیب و ینی سەرسوڕێنەرە بەوەی کە پۆستێکیان دەهتاشیوە لە هەرێماویش سەرۆکی بەتەمەنی پەرلەمانی کوردستان ئەمە پۆز نییە یعنی هیچ بەرپرسیارەتێکی و پۆستێکی نییە تا تۆ بڵێ من دەست لە کارە کێشمەوە ینی ئەگەر تۆ بە حکمی ئەوەی بە تەمەنترین ئەندامی پەرلەمانی دەرچووە خولەی بە حکمی ئەوەی کێ پێیوتویت سەرۆکی دیوانەڵێ فەرم وەرە دوو وەزیفەتەیە لەم کۆبوونەوە لە کۆبوونەوەیەکە دوو وەزیفەتەیە بە حکمەوەی کە بە تەمەنیت ئەو دوو وەزیفەمان ئەرکە هەیە بۆمان جێبەجێکە دەیت ئەڵەی لەبەر چیش وەڵاڵی لەبەرەوەی ناتوانم خزمەت کەم خزمەتی چی ئەمانەوە تێبگەین تۆ لەوێ دوو وەزیفەتەیە یەکێکیانە کردووە خواردنی پەرلەمانتاران و دەرگای خۆپاڵاوتنە ئیدارەی ئینتخاباتەکەیەکەی باشە ئەمە کەی خزمەتە ئەم خزمەتی ئەمە لە کوایە با تێبگەین بۆیە ئەوەی کە ئەمڕۆ گوزەراوە ینی بەڕاستی ینی غەیری مزایدە و خۆڵکردنە چاوی ئەو خەڵکە و لایەنە سیاسیەکان وانە هیچی تر نییە بۆ چکە وام قسانە لەوە شۆ نایکەین ئێمە خەریکی سەنگەرگرتن و ئەوە بین لە بەرەی دەرەوەی یەکێتی و پارتی چکە ئەزانین وەزعەکە چۆن و چی ئەو گوزەرە ئێستا بەڵام جەوێکیان دروست کردووە ینی ئەم هێزە معارەزانە کۆمەڵ هێزی ساختە و بەداوای لێبوردنمەوە
ینی هێزی مزەیف دروست بوون بۆ کاری معارەزە و کاری معارەزەی پەرلەمانی ئەوە دەرئەنجامەکەیەتی یعنی من مەبەستمە بڵێم تۆ نە هەڵبژێراوی لە نێوان ئەندامانی پەرلەمانەوە نە ئەمە پۆستە نە ئەوەیە دەستەواژەیەک بەکارێنی بەوەی کە ئەڵێ من دەست لە کارە کێشمەوە ئیستیقالە لە چی ئەەکەی وە سەرباری ئەوە تۆ ئەو گریمان بەتەمەنترین ئەندامی ئەم خوڵی پەرلەمانی کوردستانی وەزیفەیەکە پێدراوەڵی منەوە ئیشە ناکەم وازێنم بڕیار وابێ گریمانی شەدی و پارتی ڕێکەون دوو مانگی تر کۆبوونەوەی پەرلەمانەکرێ تۆ خۆ لەوێ حزور هەیە و کەسێ دوای تۆ ئیشەکە بکە کە نیوە ئیشەکەت کردووە ئەم ئیبداعەت چیە داتان هێناوە ئەم ئیبداعەت چیە داتان هێناوە لە بری ئەوەی خەریکی ئەم مزایدانە بن بڕۆن لە خەمی هەر خۆتان نا لە ڕێی مۆبایل و لە ئەم تیکتۆک و ئەم ناو سیار و ئەم شتانەوە بە گفتوگۆ و تێڕوانیەکی عەقڵانی لەسەر مێزی هەموو هێزەکانی معارەزە کۆ بکەنەوە ئەرێ عزیزینە ئێمە چی بکەن بۆی ئێمە پەرلەمانێکی ئاکتیڤمان هەبێ چی بکەن بۆی حکوومەتێکی شەرعی ژێر ڕقابەی پەرلەمانیمان هەبێ چی بکەین بۆی تەجاوزێکی ئەم دۆخە بکەین لە بری ئەوانە ئەڵێ وەڵاوی بەیانی نییە بۆ کۆبوونەوە کە ئەچێتە ئەجەندای پارتی و ئەوەی ئەوە نەک ئەم تۆمەت بەخشینەوەیە ئەساسێکی نییە جامە بەسم ئەوە لەژێر چیدا کرا ئەو کۆبوونەوە الحەق من نازانم بە شارەکانی یەکێتیەوەیە پرسی پشتەکانی لێزین دوکەنەوە قەرزەکانی کاک حەکیم ئەوانە قیلۆقالێکن زۆر باسە کرێ بەڵام پرسیارە گەورەکەەوەی ینی لە ڕابردووە گۆڕان هینی نەبێ بۆی باسیەوەکەین گۆڕان هێزیی معارەزی کاریگەر بوو ئەم هەموو خەڵکی سزادرا ئەم هەموو ئیجراعاتی لە بەرامبەرا کرا ئەم هەم ینی ئەو دروشم و بانگەشانەی کە ئەم هێزانە بە تایبەتی ئەوانەی کەکن تا ئێستا لەسەر بەفعلی هەنگاو و جوڵەکان بۆیان بۆ من نامەوە هیچ هێزێک معزیەت درێ سزای سیاسی درێەوە بەڵام هیچ شتێک کراوە بە حەقیقی لەم سیانکە من نازانم ئێستا ئەو فشارانی کە باسەکرێت کە یەکێتی بۆ سەرنەوەی نوێ ئەمانە الحەق من زانیاریم نییە بەڵام ئەم جوڵانی کە ئێستا کرێت جوڵەی نامۆن جوڵەی نامۆن بۆ کاری پەرلەمانی جوڵەی نامۆن بۆ کاری پێکەوەی هێزەکانی دەرەوە یەکێتی و پارتی جوڵەی ناتەبیعین بۆ ئەو دۆخەی کە ئێستا ئەگوزارێ تۆ لە بری ئەوەی کە ئەتوانین باسی ئەو بکەین هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی چی بکەن بۆ تەجاوزی ئەم دۆخە بەڵام ئەمەی کە ئێستا گوزەراوە ئەمەی کە ئێستا هەیە داتاشینی پۆستێکی وەهمی ناقانونیە و لەگەڵیشیا ینی ئەتوانم بڵێم ئیدامەدانە بە مزایدە و بە ئەو چاواشەکارانی کە لە ڕابردووە کراوە سوپاس دەکەم کاکدانە سەبارەت بە کۆمەڵی دادگەریەتە بڵێن سەرۆکینەوەی باسی کۆمەڵیش دەکات لە کاتێکە کۆمەڵ بڵێن بایکۆتی پەرلەمانی کردووە بۆچی ناوی کۆمەڵیش ڕاست بەکو چاودێرێک دەخاتە ناو ئەو پرسەوە و ینی هەتا کۆبوونەوەی کردووە لەگەڵ یەکێتی و پارتی بۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە مخاتەبەی لایەنەکانی دەرەوەی دەسەڵات دەکات ینی بۆ پرۆژە بەڵێ خۆی ئەو دەستەواژەی کە پێوترێ ئۆپۆزیسیۆن زیاتر ئەو کاتە دروستە پێی بوترێ و کە ئۆپۆزیسیۆنێکی پەرلەمانیەوەتە کە تۆ کورسی پەرلەمانیت هەیە ئەتوانی لێرەوە داکۆکی لە هەندێک ئەجندا بکەیت ئەمە ئەم دەستەواژە زیاترەوانی هێزەکانی ئۆپۆزیسیۆن دەکرێت لە دەرەوە تۆ هێزی ناڕازی بی هێزی فشاربی ئێستا هێزێکی وەکو کۆمەڵ ئەوێ نەچێتان دامەزراوەوە ناچێتم خولەوە بەشداری ئەو خولە ناکە کە ناچێت هەڵەی سیاسی بۆ قوارەی دیکە ئەوەیە تۆ بێنی ڕێک لەوە چێوە بزانە میوانێکە بوو جارێ باسی کروتی کابراایەک نازان مافرتێک ئەی و خۆم و فاتەی خوشکم چەند شومان کردووە شوەکانی خۆی و ئەوی تریشی هەمووی کۆ کردبەوە حوشۆکەی خۆی و دوانی خوشکەکەی ئەمە ڕێک لەوە چێ بەڕاستی تۆ بێنی تەواوی هێزەکان ڕیزی پیا بگری بەبێ زانیاری ئوستاسیانی ئەمە هەڵەیەکی کوشندەی گەورەیە یەکێک خۆی بە سەرکردەی قوارەیەک بزانێ بێت بەداخەوە هەڵەی سیاسی وا گەورە بکە پەنابەرێ بۆ هەندێک لایانی دیکە کە پێی وا بێ بەوان نتوانن پرسەکە یەکلا بکەن و لە حاڵێکە هەموو ئەزانین ئێستا ڕیزبەندەکانی پیا بڕۆی قوارێکی وەکو یەکگرت و کورسی پەرلەمانی هەیە بڕیاریاوە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی بێ بڕیاریاوە کە بەشداری حکوومەت و کابینەی ئەوەی پێوتر کابینەی دەناکە هەروەها هەیە لایەنێکی وەکو کۆمەڵی دادگەری هەر بەشداری پرۆسەکە ناکەەوە بڕاوەتەوە قوارەکانی دی هێستا کەس نازانێت چۆنن هەڵوێست بڕیاریاوە کە نەچێ قوارێکی وەکو بەریگەل ناتوانێت بچێ یان ناچێ یان ئەوێ نەچێیان بە شێوەک لە شێوەکان هەر چۆن بڕیارەدا کەواتەوەی کە ماوەتەوە زۆر سەیرە سێ قوارەی گەورە ماونەتەوە لەگەڵ هەندێک پێکاتە پێکاتەکان بەداخەوە خەڵکیش باش دەزانن لە ڕیزبەندەکە هاتنەوە سەر لایەنە سەرەکیەکان ناسنەوە سەر نمایشێکی گەورەی نوێنەری دەنگدەرەکانی خوان واڵێ نازانم خەڵکەوە تەماشایانەکە بەداخەوە کورسی کۆتاکان لێرە وای هاتوو
ئەم پرسە کەواتە تۆ لە کاتی ئێستادا ڕیزبەندیکردنی ئەوان لەگەڵ خۆتا یاخود ڕیزکردنی ئەوان لەگەڵ خۆتا هەڵەیەکی سراچی گەورەیە و یەکەم ناتوانانی غەیری جوڵەیەکی میدیایی ناتوانانی هیچ لە ئەرزی واقع جوڵەیەکی پێ بکەی و خەڵک ئایەکی بەبەردەما بێتەوە کە وەکو پێی دەوترێ هەواڵەکانی ساڵی نوێ زۆر خراپترن لە ساڵەکانی پێشوو هەمووانەی ئاڵێن لە ڕووی ئابوووریەوەخوا گەورە پەنامان باوە من هەواڵی ناخۆش بڵاو ناکەمەوە بەڕاستی ئەمە ڕەشببینی نییە بەڵام میشە باسیەوەکەن کە ساڵی 2025 ساڵێکی مەترسیدار یاخود شتی باش نییە ینی بیدایەتەکەی دیارەکە ئێمە بە وەکو بڵێ هەنگاوی ناخۆشەوە چوونێتە ساڵی ئایندە یەکێکی تر لەوانە ئێمە دامەزراوەکانمان لە قەیرانی گەورەیە تۆ تەماشای بکەم و پرەنسیپە ئیداریەکان باسیەوەکەن کە کابینەی کاربەڕێکەر دەبێت 6 مانگ بێ ئێوە 2 ساڵ و زیاد ڕۆیشت وتر ڕەنگە بڕوا بۆ ساڵێکی تریشی بچێتە سەر و هەر حسابی وەکو بڵێ ناکەن یەکێکی تر لەوانە بۆ زانیاری بریتە لە ینی وەزیفەی کاتی کاندیدبوونە لەگەڵ ڕێزم بۆ بەڕێزانی کاندیدەبوونە کاندی لە وڵاتی ئێمە چونکە ئەم دامەزراوەکو وەزیفە سەرەکیەکانی خۆی نەناسیوەوە ئەم تێوەکو پێ دەڵێ تێکدانە دروست بووە لە بابینی هەیمەنەی هەژمونی دەسەڵاتی جێبەجێکردن بەسەر هەموو دەسەڵاتەکانی تررا هەندۆ تەماشا بکە حکوومەت بۆ بە براگەورە دەسەڵاتەکانی دی هەموو بوون بە برابچووک و لەو وەرەگرن تۆ تەماشا بکە لە مسۆدەی دەسووری هەمیشەی هەرێما کە و کاتە مسۆدە بوو هەر ئەوەی بەرگس پێکە 2009 سەرۆکی دەسەڵاتی ئەنجومەنی دادوەری وەکو وەزیرێک نمایش کراوە یعنی هەروەکو وەزیرێکی حکوومەتی هەرێم چۆن نەویش بودجەیەکی هەیە لە وەری بگریاننا کەواتە وای لێ هاتووە 2 دەسەڵاتی تیا گەورە بوون وەدانەیەکیان براگەورەیەوی ئەوانی دیکە برا بچووک هەتا ئەم باڵانسە چاک نەبێتەوە و هەژمونی ئەوان ڕاز نەبێتەوە کە پێوتێ لە فقهای دەسووری پێڵێن سوڵتە یوقف سوڵتە دەسەڵاتێک دەتوانێت چی بکە دەسەڵاتێکی تر بوەستێنێ ستۆپی پێ بکە بەدڵنایی و ئەمەمان نەبینی بۆیە خەڵک وای لێ هادا تۆ تەماشای بکە و ڕێژانەی دەنگدانیش هەر زۆری بۆ زانیاری ڕاستەقینە نەبوون ئەوی کۆمیسیۆنیشتی ڕاستەقینە نەبوون لە بەرزاریکردنی خەڵک لە تووڕەبوونی خەڵک لە ناڕازاییەکان وای کرد کە تۆ ئەمە نەی تەرجەمەیەکی جوانی بۆ بکەیت کاکە گیان کارەبا نیعمەتێکی باشە بەزە بێت تۆ دەستگای بۆ دروستکەی خۆ کەس کارەبای دیوە ئەبێ گوڵۆپی بۆ دروستکەی بێ ناری بۆ دروستکەی بێ غەسالێ بۆ دروستکەی ئەم کارستانێ بۆ دروستکەی تۆ بێ پێێنی ئەم ناڕەزایانە مردار نەکەیتەوە ئەبێم ناڕزایانە بێنی تەرجەمەی جوانی بۆ بکەی خەڵکی باش بنێری بۆ سەر و کورسیانێکە لەوێ بتوانن تەشریع بۆ بکەن و دوهجار بەداخەوە هەتا ئێستاشی لەگەڵا بێ و ڕاستیان بیست کە تا ئێستا یەکێک لەو هێزانە کە کورسی زۆری هەیە و خەڵک ومێدێکی باشی پێێتی کە ئۆپۆزیسیۆن بێ بڕاری نەداوە ئۆپۆزیسیۆن بێ ینی وەکو جۆرێک هەست دەکەین مامەڵە بکەن ها چۆن مامەڵاکەی بەم فرسانەوە دووپاتێکەکەم وەکوی بن خەلدون ئەڵێ کارەسادە و کارەسات هەیە کاتێک سیاسی بێ بە بازرگان زۆر زۆر مەترسیە سیاسی بێتە سیاسی بازرگانی بکە بەو شێوە چاوەرە تۆ تەماشای عکسەکەی بکە ئەگەر عکسەکەی بچی لێ بازرگان بێتە سیاسی کارەساتێنی هەر کەس بێ هەر کەس بیکانی بۆ زانیاری ئەگەر تۆ تەماشا بکە ئیسلامیکیش بێ هەر مەترسیدارە ئەگەر بازرگان بێتە بەدڵنێت تۆ سەیریکە لە قانونی سوڵتەی قەزای عێراقی هەرێمی ژوایە کە نابێ قازی و تەنانەت لێکۆڵەرانیش نابێ ئەو پێ دەوترێ مزاولەی ئەعمالی تیجاری بکەن نابێ کاروباری بازرگانی و کەسابەت بکەن نابێ ئینتیمای سیاسیان هەبێ ئەمانە بۆچی چونکە کە تۆ کە بازرگانی کرد سیاسەتە کرد بەرژەوەندی بۆ دروستە بێت قازان جوزەرە بۆ دروستە بێت پەیوەندی بۆ دروستە بێت لەگەڵاوی دی تۆ بێ بۆ بەگشتی مجرڕەت بیوە بتوانی ینی بەڕاستی دەسەڵاتێکی باڵابی هەیمنەت هەبێەوە ویلایەتە هەبێ بەسە دەسەڵاتەکانی تر بەداخەوانە سوپاس دەکەم کاک چۆمان سەوارت بۆی کە دروستکردنی کوتلەیەک بەرامبەر پارتی ئەمە دەکرێت یاخود جیاوازێکی لە بینی پارتی و یەکێتی بە حکومڕانی یەکێتی و پارتی بە درێژایی 30 ساڵی ڕابردوو لە خۆیان ئەم هەرێمەیان بەڕێوە بردووە ئیتر بە ئیدارەی جیاواز بێ یان ئیدارەیەکی ڕووکەشیش یەک ئیدارەی ڕووکەشیش بێ قورسە لێکجاکردنەوەیان هەتا لە ڕابردووشە کە کۆبوونەوە دەگەڵ یەکێتی و پارتیاکەرە و یەکێتی و پارتیان و کاکە پێ مەڵەن یەکێتی و پارتی جامانکەن و لە یەکتری جیاکردنەوەی ئەم هەنە لە یەکتری زۆر قورسە ینی فەلەبەر ئەوە ئێستا وە لە ڕابردووشە زۆر هەوڵدرا بەرەیەکی دەرەوە یەکێتی و پارتی پێش ئینتیخابات دروست بێ بۆی هیوایەک بگەڕێنرێتەوە بۆ ڕێژەی بەشداری خەڵک و ئەوانە بەداخەوە بوو بە خەون و سەراب ینی لە ڕابردووە کە سەیری ئەم ئەجواءەکەی ئێستا هێزەکانی دەرەوە یەکێتی و پارتی بە تایبەتی ئەوانەی کە ژمارەی زۆر کورسی پەرلەمانیان هەیە پێم وایە کورسیانە ساختن لەسەر ئەرزی واقع عقل و منطقیەک ناگرێتەوە ینی لە شەعنی هیچ کورسیوینێکی حزبێک کەم ناکەم و بەڵام سی ئەرزی واقعەکەی کەوادر و هەڵسوڕا و دەنگدەر و
مؤید و پشگیریکەر و ئەمانە لەسەر ئەرزی واقع ئەم ژمارە و ڕقەمانە جۆرێک لە وەهمی تایە ینی بەڵام ئەوە با بڕوە تازە ڕۆی هەچی بڵین لەسەرەوە سوودی نییە بەڵام هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی یەکگرتنیان نزیک بوونەوەیان ئابەم ڕۆحێتە زۆ قورسە ینی جەوێکیان دروست کرد و ئایا یەکێتی و پارتی ئەم تارگێتیانە و هەندێک هێزیان دروست کردەوە بۆ بەردانەجانی یەکتری هێزەکانی معارەزە یان هەندێک هێزی معارەزە هەر ئەمە سروشت و تەبعێتی ئابەم جۆرە مامەڵەکە لە دەرەنجامەوە دەستێکی دەستەڵاتی بڵم نە هێزێک بێ خۆی ناوناوی معارەزە و هێرش بکاتە سەر لایەنەکانی دەرەوەی پارتی ئەم خۆخۆریی ینی تێکی بدا دەست پێش خەرێکە دیارە ئەم خۆرخۆری کە ئێستا هەیە ئەم جۆرە ئاڕاستیری ئاڕاستانەی کە هەر بەرە و ئەوەندەی لەسەر هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتیە لەسەر یەکێتی و پارتی نییە ئینسان گومانی ئەوە کات لە گومان زیاتریش کە ئاڕاستەکان خزمەت بە چیەکە ئەمەی کە ئێستا هەیە ینی ئەم ناڕیزی و ناجۆری کە هەیە لە هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی والله هەموو ئاوەکە چێدا هەشە یەکێتی و پارتیەوە ئابەم فۆرمە فە لەبەر ئەوە لە هەمووشی گرنگتر ئەم دۆخەی کە ئێستا وا کەوتۆتەوە کاک حەکیم بەڕێز چەند شتێک گۆڕاوە یەک زۆرینەی پەرلەمانی گۆڕاوە ینی ئەو زۆرینەی بێمنەتی کە لە ڕابردووە پارتی هەیە بۆ بۆی کە 50 زایدەنێکی لابێ ئێستا وان نییە ئەوەی کە برای بەڕێزە مامۆسا دانا فەرمووی کە لە ڕابردووە بە کاتیش بێ دەستەی سەرۆکایەتیان هەڵبژاردووە لە ڕابردووە زۆرینەیان لابووە ئێستا لایەن نییە 50 کورسیان لا نییە لە کۆی 100 کورسی ئەمە ئیشەکەی معقەتتر کردووە دوو هەندێک هێزت هەیە لەم ینی هینە ینی قەلەقە تا ئەم ئاخیرەش وەڵا ئەگەر پۆستی باشمان بنێچین و وەڵا ئەگەر نەمان نەنێ ناچین و هەموو وەزارەتەکانمان بنێ و ئیتر ئەمە ئایا ئەم یاریکردنە بۆیە پۆستی زیاتریان پێ بدرێیانە و لە خاڵی سێمیش زاهیریان وا دەرەکەوێت هەچەند لە ئێستاوان نییە تێڕوانی یەکێتیش بۆ کاری حکومداری و بەشداری حکومت و ئەوانەش گۆڕابوو ئەمانە چەند ڕاستە کۆبوونەوەکانیشان بەردەوامە باش ئەمانە وای کردووە تا ئێستا ئیشەکان وەک پێویست نایە بەدەستەوە چارنووسی پەرلەمان چی بەسەر ئەم کێشە و قەیران و هێرش بەم فۆرمە تا یەکێتی و پارتی ڕێنەکەون وەڵی من پێشم خۆش نییە واڵێم و دڵخوازی پێم وانی هیچ هێزێک بێ لە دەر ئەوەی کە هێزێکی نیشتیمانی دڵسۆز بێ بێ هەرێمی کوردستان پەرلەمانی هەبێ حکوومەتێکی چاودێری هەبێ لەوانێم قسەیەوانە بێ بەڵام تۆ ناتوانانی قسەیە بکەی کە غەیری واقع بێ واقعەکە پێتەڵێ بەبێ بە ژماری کورسیش بەبێ یەکێتی و پارتی ئەستەمە تەشکیلکردنی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی متمانە پێدانی حکوومەتیش چکۆمان لایەت نەچێت بۆ نمونە نەوەی نوێچێک لەو هینانی کە بۆ کۆمەڵ و یەکگرتو و یەکێتی کردووە واستەوە بێنە کاکە تۆ کۆمەڵ هەر ناچێتە پەرلەمانەوە ئەڵێ وەرن کاکەەوە بەیانی کۆبینەوە و بۆ یەکەم جار سەرۆک حکوومەتە لە دەرەوەی پارتی پێکبێنین تۆ جارێ هەڵبژاردننی دەستی سەرۆکایەتی و نەکردووە عملی تەشکیلکردنی حکوومەت و پێدانی متمانە بە حکوومەت عملیەکە پەرلەمان و سەرۆکایەتی پەرێمێ ئەبێت تەکلیف کرێت تەسمیە کرێ دوایەوە تەکلیف کرێ بۆ مانگی کاندیدەکانی پێشەشە چێتەوە پەرلەمان ئەم ینی ئەڵێ ئاگایان لە قانونی هەرێمی کوردستان و تەشکیلکردنی حکوومەتوانە نییە وەکو وابێ یاری پلەستەیشنکەن لە کونفەیەکونیەکە بڵێ وەرن با بەیانی کۆبینەوە بڵێن ئەوە بۆ یەکەم جار هەوڵەین لە هەرێمی کوردستانە باڵانی هێز ڕاستکەینەوە و سەرۆک حکوومەتێک لە دەروی پارتی پێکبێنین کاکەمە ئەبە فۆرمە ئادەم خۆزارێ لە ڕووی قانونیەوە کە تۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکاتی کرد ئیتر ئیتلیزامەکان دەست پێەکە یەک سەرۆکی هەرێم تەسمیە و مدێکی هەیە کەەوە دوایەوە ماوەیەکی هەیە بۆ ڕاستپارنووسی ڕۆژ بۆ دوایەوێتەوە پەرلەمان متمانی پێدرێ ئەم عملیانە تۆ ئاوا باسی ئەەکەی تو ئەڵێ وەرن بابیکەین و ئەوە نابێ نەخشەیەکت هەبێ ڕویایەکە دەبێ ئەوە دەبێت فەلەبەر ئەوە ئەمە بەم چەشنە ناکرێت و ئیدامەدان بەم دۆخە ئەگەر هەر بەم ڕۆحێت و بەم ئەجووا بەردەوامی کاک حەکیمی بەڕێز تۆ هەر مزایدەیەکە یەڵا کاکە وڵات بوونی پەرلەمان زەرورەوە دەست زەرورە چکە ئەومان لایەت نەچێ هەتاکو هەڵبژاردن بۆ دەستەی سەرۆکایەتی نەکرێ باش و لیژنەکانی پەرلەمان تەکوین نەکرێ و پێک نێنرێ شتێک نییە بە ناوی پەرلەمانەوە ئەمە کە ئەڵم شتێک نییە بە ناوی پەرلەمان وەکو مؤسسەنە وەکو ڕەکاری ڕاستەقینەی پەرلەمانی کە ڕقابە و یا تەشریع کە ئەمەد نەکرد یەیتە سەر چی یەیتە سەرەوەی کە ئیدامەدانە بەم دۆخە کێ مستەفیدە کێ زەرمەندە
ئەمانە نقطەیەکن زۆ گرنگن یعنی ئیدامەدان بەم دۆخە لە مەسلحەتی چییە زۆ ڕوونە ئەوەی کە ئێستا ئەگوزارێ بە پلەی امتیاز لە مەسلحەتی پارتیە دوایەوەی شێتی چکە ئیدامەدان بەم دۆخە ئەوەی کە هاوڵاتیەک بێت لایەنێکی سیاسی بێ یەک تۆز لە خەمی ئەم وڵاتە بێ و نیشتیمانی بکاتەوە ڕوونیشە حکومەتت ئەوە بەرە ئەوە ڕۆین 2 ساڵ بێکاربەڕەکەت بێ پەرلەمانت نەبێ ئەچی لەگەڵ بەغدادا ڕێکەوتنەکەی ئەچی لەگەڵ بەغدادا ڕێکەوتنەکەی سوڵتەکانی تر ئاگایان لێ نییە چ جای ئەوەی پەرلەمان و چ جای ئەوەی ڕەخابەیەکە نەبێت لە سەریان و دەست ئەنێنە بینەقاقی ئەم میلەتە بۆ هەموو سێکتەرەکانی کەرتی تایبەت هەموو تەکلیفەی وەزیفە گشتەکان هەیەن بە کەرتی تایبەت کەسیش نەبێ هەنگایە بنێ ئەگەر بکرێت فرسەتێ بێ دوایەوە باسی ئەوە بکەین هێزەکانی دەرەوەی کێتی و پاردی بەم فۆرمە ئەگەر جوڵەیەکی جیاواز نەکەن بێ هیوای ئەبەخشنەوە. سوپاس دەکەم دێمە خزمەت کاک دەنە سەوارە بەدانیشتنی پەرلەمان ئێستا ڕۆژکردنی ساڵتاوانەوە و پێشیش بەکراوەی ماوەتۆ ینی 2 مانگە نزیکەی 2 مانگە پەرلەمانتەران یەکەم دانیشتیان ئەنجام دە پەرلەمان بەستە ئێستا نەدەستەی سەرۆکایەتی بڵین کە دەبووە لە کۆبوونەوە یەکەم تاوا نەکراوە ئێستا بەکراوەی ماوەتەوە نیساب تاوانەوە چۆن ینی چارنووسەکەشی چی بەسەر بم بەڵێ ئەو دەستەواژەی بەکراوەی هێشتنەوە دادگای باڵای فیدراڵی ڕەتی کردەوە بۆ عێراقی شەو دەستەواژە دروست نییە کە کۆبوونەوە بە کراوەی بەجێهێشتن نابێ ئەم جارە نەریتێک پیا بوو لە ئەرێما پەیڕەوکرا پێشتر لە عێراق پەیڕەوکرا بریتی بوو لە تێکدانی ڕێژە ڕێژەی پێکێنان هەیە لەگەڵ ڕێژەی دەنگدان ئەو ڕێژەی پێکاتنە هەموو ئاساییەوەی زان و ئێستا پیادانەڕۆینەوە ئەو پەیڕەوی ئەوە کرا و قەوارانی کە کورسی زۆریان هەیە پەیڕەوی جۆرێک لە تێکدانی نێسابیان کرد بۆی کۆبوونەوەکەش هەر بە توانی بڵین بە خۆی بەتوانین بە کردداری بڵین بە کراوەی هێشتراوەوە چونکە کە وەزیفەکە ئەدانەکەی دوجار هەر بە کراوەی و بەس ناوێن نەناوە بەکراوەی ناوێن نەناوە ناوەکەەوە هاتۆتەوە کە ڕێژەی دانیشتەکە تێکەین بۆ شێەوە بەس ئەو ڕاستێش حەزم کە لێرە دابیڕێم هیوادارم بە جۆرێک لە بەرتیل برادرانی کیتر تێنەکەن کە پێوتە ڕەشۆی کەلامی ها لە قسەهاویش پێم باشە هەمیشە قەوارەکان ئەگە گوێ بگرن لە خولی پێنجەما شتێک دروست بووەژەوە بۆ هێزە ئۆپۆزیسیۆنەکان ئۆپۆزیسیۆن یەکتری بوون نەک ئۆپۆزیسیۆنی حیزبەکانی دەسەڵات ئەمە حاڵتێکی باش نییە ئەم باوەڕم وایە گەر بەڵام کێس پێشخەر نابێ خەڵکەوە بە دنیای تێبینیشەوە بە دنیای تێبینیشەوە هەر باشتر ئەوانی کە جۆرێک جا ناڕەزایی ناوەنەی ئۆپۆزیسیۆنی ناوەنەی بە جۆرێک لە جۆرەکان باشترە هەر سەرەداوەیەکیان بمێنێ لە بینابووی بە تەواوەتی نەپسڕێەوە ئەو بە ڕێژانی دریش لێرسا کە گویان لێبێەوە هەز نەکەن کەمە تۆ هێشتا نەگەیشتوتە تا ئاش لێرە برادرەکان یەکتریان کوشتووە ها چۆنڵی هیوادارم وانێتەوە ئەمە بە دڵنیاییەوە ناتەواویەکان ئاشکراکردنی زۆر باشە چونکە ئەمڕۆ بۆ خۆتە زانی میدیا کاریگەری زۆر هەیەەوە هێزەکان زۆر ئێمە لە بەردەم کە چەندین سینناریوین بۆ زانێری سینناروی یەکەمیانەوە پەرلەمان باسی کرد بەڵێ بە دڵنیاییەوە باشە ئێرە ڕێکەوتنەکانی دەستەی سەرۆکایەتی عیلاقی بە حکوومەت لە هەردوو جەناحەکەیەوە چونکە لێرە سیستمی پەرلەمانی بریتە لە هەردوو حکوومەت کە پێوترێ ئەنجومەنی وەزیران لەگەڵ سەرۆکاتی هەرێ ئەوانە هەموو پەیوەندیدارن بە یەکەوە ینی پاکێجێکن بە ڕێزان نەبێ هەموو ئەمەبستانی نێن ئێمە تۆ خۆ من و تۆ دامان نەناوە لە عێراقش وایە لە هەندێک وڵاتی دەستکاریکردنی هەندێکیان بەڕاستی بە ئاسانی نایەتە دی من باوەڕم وایە هەمیشە بێدەسەڵاتێکە بە ناوی پەرلەمان بتوانێت حکوومەت ڕابوەستێنێ بەدڵنیایەوە باشە بەڵام ئەی دوجار چی ئەم زۆرینە پێکێنە لە پەرلەمان هەمیشە وا بۆ لە پەرلەمانە زۆرینەیەکی پەرلەمانی هەبووە و باجی ئەوەش دراوە بۆ خۆتان نزانن ئەو زۆرینە پەرلەمانی وای کردووە حکوومەتی باراستووە لە جۆرێک لە متمان لێسەندنەوە تەنان نانهێشت جۆرێک ئەوی پێدەوترێ پرساندنی لە بەرامبەرا بکرێت چونکە باوەڕیان وا بوو من باش دۆخەکە زانم ئەوانەوە کە پرساندنەکە بڕوە ئەچێ بە قۆناغی دوایەوە کە پێوتێ قۆناغی لێسەندنەوەی متمانە مەترسیە کەوی ناو دۆخەوە تا ئەگەر تۆ دەنگی پێنەی کارساتە دەنگی پێبەی نابێت چونکە تۆ قەوارەکەت خۆی یەکێکە لە پێکێنەرەکانی حکوومەتەکە ئەمە لێرەدا بۆ زانیاریت بە تایبەت لە 2025 بە تەواوەتی ئێمە دوور کەوتوینەتەوە لەو فۆرمی حکومڕانی یەکەم جارە تۆ تەماشای بکە ئێستا جۆرێک لە داهات و بوجە و یەکێکم گوێ لێ بوو باسێکرێ یاسای بوجە کەواتە ناکرێت ئەو وەزیفە پەرلەمانی ئەدا ناکرێت پێوتێ وەزیفە نایاساییەکانی پەرلەمان ئەوەی کە بە یاسا ڕێکخراوە دەزانم بوجێ بەس پێیان دەوترێ وەظایف غەیر تەشریعیە یعنی تەشریعەکەوەی کەیکەی بەڵام تۆ ئەمە عیلاقەی بە مال و ڕێخستنی پارە و دەستکاریکردنی ڕقەمەوە هەیە ئەمە وام وەزیفەیەشی تەماشا بکە عێراقەدایەکە موچە و بوجە و ئەوتان لە عێراقەوە بووە هێزەکان و تەنزیمکردنیان تەمویلی غەربی هەیە کەواتە تۆ قەوارەکەت
قسەی لەسەرە کەواتە تۆ ئێستا بە شێوەک لە شێوەکان بچوو کراویتەوە ئەمڕۆ لە یەکێک لە هەواڵەکانە زۆر مەترسیداریژەوە بۆ زانیاریەوە و ڕەنگەوە هیوادارم ئەڵقەی تری بەدوانەیە بژەوە بۆ کە سەرۆکوەزیرانی دڵخوازی لای قیادەی کوردی ئەوەی پێوترە سوودانی ئەمڕۆ داوای کردووەڵێ نەغنیەوەی داهاتی دەوتی بگات بە ئێمە بەڵکو پێویستە تەواوی داهاتە نەوتی و غازی و هەمووان هەمووی بێت بۆ ئێمە بچێتەوە حکومەتی ناوەند کەواتە تۆ بە تەواوی مانە ئەم هێزا ئەم وەکو بڵێ ئەم شادەمارە ئابوورێش لێکرێتەوە موچەش لێەوە بۆ خەڵکدانی ئەگەر بچێتەوە خزم بڵێن بچێتەوە بودجەی اتحادی و دوایی بێتەوە هەر لە بەرژەوندی خەڵکدان تەسەورەکەی تا ئێستا گوێم لە ناڕازایەک نەبووە تۆ سێم کارە ساتە بکە گوێم لە ناڕزایەک نەبووە خەڵکێک ناڕزای بێ بڵێ بۆچی ئاوەێنی ئەزانی بۆچی چونکە پێی وایە هەتا ئێستا ئەم وڵاتە نەوتیانە لە باتی نیعمەتێکی باش بەسەریەوە بۆ بە نیقمەتێکی نەکبەتی گەورە بەسەریەوە وڵاتی نەوتی خەڵکەکەی خەریکە ڕقەبێتەوە نەوتی پێفرۆشن لە باتی دابشکردن غاز لە هەندێک منتیقە هەر نییە کەواتە وڵاتی نەوتی و غازی چۆنە بە ئینسانی هاوا بژی بۆیە تەماشا بکە ئەو زۆر نیشاندەرێکی مەترسیش بوو ناڕزایەکم نەبینی خەڵکێک بڵێ وەڵاهی بەداخەوە کە ئاوان لە بەرامبەر کردوین حکوومەتی ناوەند یعنی شۆڤێنێتی کە عەرەبیان بەرامبەر کردوین وا تەماشای ناکەین ئێمە وەکو ئەکادیمی بەڵام تۆ تەماشا بکەن و کە بۆ من نییە ئەم نەوت و غاز و سەرچاوانە بۆچی چی لێ بکەن هەر کۆمەڵێکی پێدەوڵەمەند بن و هەندێک خانەوادەی و نەوەکانیانی پێدەوڵەمەند بن کەواتە بەداخەوە هیچ بۆیە مەترسیەکەم سیناریۆ یەکەمیان بۆ پێکێنانەکە پێویستە بریتێ لە ڕێکەوتن و من 20 ماڵە لە 1970 تەجاوز کردو کەواتە ڕێگەکەون بەڵێ واڵێ کە ڕێ بکەون کەواتەوە سیناریۆ بەهێزەکەیە وایە هەم دەستە ئەم سەرۆکایەتیانە لێ دەدایکە بێ بڵێ ڕێکەوتنەکە ئاساری هەیە ئاساری ئەمانە بریتێ لە ئەو دەستانی لێ پێگێ و باشتر وایە بەڕاستی تۆ تەماشا بکە غەیری لایەنەکانی پارتی وکێتی هەردوو لایەن کە حکوومەتیان لێ پێ سوبحان الله هەرچیش توێتە پاڵیان ئیتر بە تەواوەتی یا داما و بۆ بچوو بووەتەوە و گرفتار بووە چونکە عیبارە بی لەگەڵیان بی غەیری ئەوانەی کە دەسەڵاتێنێت تۆ بەبێ دەسەڵاتی وەکو بڵێ شەریکنی بەس مشارێکێکی بچووکی وای کردو کەواتە قەوارەکان باشترە بە ڕۆڵی خۆیان ڕازی بن پێی ناوتێ ڕۆڵی برا بچووک ئەو بۆ زانیاری پێوتێ ڕۆڵێکی جیاواز بۆ پێوترە حکوومەتی سێبەر سوپاس دەکەم کاک چۆمان سەبارەت بە سەرۆکی بڵێن تەمەن سەرۆکیاتی پەرلەمان کە ئێستا وتی دەست لە کار کێشاتۆ بڵێن بەڕێزوتت کە دەست لە کار کێشانەوە ژنیە لەبەرەوەی پۆست پێێنەوە لەمە دووە یەکێتی ئەو بڵێن ئەرکە دەبات بەڕێوە هەرچەند ئەمە لە ناو پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە باز نەکراوە ینی باسیەوە نەکراوە چکە ینی مشەڕعی ئێمەش تەوەخۆی ئەوەی نەکردووە کە حاڵەتی ڕووبە خۆی ئەسڵوا بوو تەوەخۆکە ئەگەر زۆربەی کات لەو کاتە شخولەکانی ڕابردووی پەرلەمانیشە لە کۆبوونەوە یەکەمە ئەستەم بووە ئەوە کرێت بەڵام لە ناو پەیڕەوی ناوخۆی ئەمە باز نەکراوە بەڵام دوو ڕە هەیە ڕێیەکەی ئەڵێ تۆ واز بێنە بۆی ئەوەی کە تەمەنەکەی گەورەترە و لە خوارد ئەو بڵێن بەرزترین تەمەنەوەی ئەو ئیداری بە بەڵام میشکالەکە لەوایە تۆ ئەو کەسێک کە بە تەمەنترینە ئەندامی پەرلەمانە سیفەکەی لە دەست نەیاوە گریمان دوو ماینتر کۆبوونەوە بکرێت ئەو خۆی لەوەیە نیوە ئیشەکەی کردووە ئەو وازێنێت و سەرۆکی دیوان کەسێکی تر ڕاستپێرە کە تەمەنەکەی لەو خواردترە ئەمە ینی جۆرێک لە تەناقوزی تایە دژێکی تایە بۆ جارێ هەرواز لە ئیستیقالە بێنە مە هەر مزایدەیە و هیچ کڕیاری نییە لە ڕووی قانونیەوە کە هیتە سەروازیێنانیش ئەگەر سەبەبێکی سەحی نەبێ سەبەبێکی هۆکارێکی مقنعی نەبێ بەس بۆ ئەوە بڵێ وڵا کاکە لەبەرەوەی کۆبوونەوە نەکراوە و پەرلەمان تەشکیل نەبووە حاڵی تۆش وەکو ئەو نەوەنۆیی تر تۆ پەرلەمانتارێکی بە حکمی ئەوەی کە تەمەند لە هەمویان زیاتر ئیداری ئەم جەلسەی فەلەبەر ئەوە من پێم وایە دووکورتی ئێستا چاوەڕێی خێر لەم پەرلەمان و لەم حکوومەتە ناکرێت ئەگەر پێکیش بێ بەم سەرەتایە پێکهاتنەکەی پێکهاتنی زیاتر پشکی شێر بەرەکێتی و پارتیەکەوێ پشکی شێر زیاتر ئەو دەستەی سەرۆکایەتی حکوومەتە یان باڵایەکە ئیداری ئەم کابینەی حکوومەتەی کردووە پێشبینی کراوە هەر ئەم کابینێش بێ ئەمە تێڕوانین و عەقڵ ئەستەمە بگۆڕێ بۆ ئیدارەدانی مەلەفی نەوت خاس بودجە خزمەتگوزاریەکان ئەمە ئابەم فۆرمە پێشبینی خێر ناکرێت ینی لەستی سەرۆکایەتێکەش کە لەمە دووە پارتی ویکێتی بڵێن لەناو پەرلەمانە زۆرین لە پەرلەمانی چاوەڕێی خێر نەکەین ئەزانی چکە ژمارەکان ئەو زۆرینەی کە پێویست بێت بۆ فشار بۆ ئەوە ڕاستە ڕقەمەکانی دەرەوەیەکێتی و پارکی ڕقەمی کەم نین ئەگەر یەک بگرن و بە یەک ئاڕاستە یشکەن کوالیتی شەبێ و کوالیتیەکە بە ئەرحەق کوالیتیەکە وێرانە ینی ئەڵێ مانگە شەو سەر لە ئێوارە دیارە کەسەی ئەم دوو کۆبوونەوەت کردووە و گوێ لە تەسریعی هەندێک پەرلەمانتار و ئەوانە بینی ینی
بەدبەختیەکە لەوایە ئایا خەڵکی ئێمە نەگەشتۆتە ئاستێک ینی لە ناو حیزبەکان و ناو خەڵکی وشیار و ئەوەیە ئەوە بکە ینی ئەمە مای خەمێکی زۆر گەورەیە بەڵام ئەوە ژواز لێ بێنە کە کوالیتیەکە دابەزێ دڵنیابن لەوە کوالیتی کاری پەرلەمانتاری لەسەر ئاستی تاک بەڵام لەسەر ئاستی موئەسەسەکە ئەگەر ئەو خەڵکەی ئابەم فۆرمە سیاسەتکردنی هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی ئەگەر ڕێکەوتنی پێشبینی کراوەکە یەکێتی و پارتیش ڕێ بکەون چکە چار نییە زەختێکی دەولیشیان لەسەرە زەختێکی وایە لەسەرە کە ینی ئەوەی کە باسەکرێت تا کۆتایی مانگی سێ ینی لەگەڵ تاوابوونی بەهارە مانگی سێوە نابێت تا و کاتە ڕێک بکەون و هەنگاوی دوڵەتێکە بۆەوەیە بەڵێت ئەوەی باسەکرێت بەڵام ئایا نازانین دواتر چی ڕۆیە چکە ئەم عێراق و بەم فۆرمە وەکو یاری شەترەنج وایە هەر ڕۆژە و مەیا لە بەلای هێزێکە لەوانەیە هەندێک هێزێ بێ انتخابات و دوای انتخابات تا تۆنی دەنگیان بنەوع بێ ئێستا نەوعێکی ترە بۆ نمونە سووریا ڕووخاوە ئەوە ترامپ هاتووە هەموو ئەمانە تەئسیر لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستانەیە و تەئسیر لەسەر تەشکیلکردنی حکوومەت هەیە ئەوەی زۆر بە کورتی ئەوەی کە هەیە هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی ئەیانەوە ئیدام بەم دۆخە بن ئیدامەدان بەم دۆخە هەر بۆستن و بۆڵەبۆڵێکیان لە فەیسبووکەوە پێ بێ و لە تەلەڤیزیۆنەکەەوە بڵێن ئەم دۆخە خراپە و ئاوا دەلا هەوڵێن دەلاقەیە بکەنەوە بۆ ئەم دۆخە خۆ ڕاستە پەنجەرەیەک بەڵام ئێستا تێڕوانینێکە یاڵەن کاکە وەڵی نەخەڵکو و نەیەکێتی و پارتیش لە خەمی ئەوانی نە پەرلەمان هەبێ نە حکومەت دۆخەکە هەروە ئەڕوا ئەمە تێڕوانێکی واش هەیە بەڵام ئەم تێڕوانێت چۆن عکسەکەیتەوە ئەگە گریمانێکێتی و پارتی لایەن مهم نەبێ پەرلەمانێکی ئاکتیف هەبێ و حکومەتێکی خاوەن ڕقی بەبێ ئەی هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی کە بەحسا بەدیل و پرۆژەی بەدیلیان پێەیە ئەگەر هەنگا و جوڵە نەکەن سەرەتایەک دەرکەوتووە خەڵک بێزارە لە هەمووی خەڵک بە یەک چاوسەی هەموویەکاڵێن ئەگەر ئێوە ناتوانن جوڵەکانی وەزارەتەکان کە ڕاگرن بۆی کە هەموو وەزیفەیەکەیان بە کەرتی تایبەت ئەگەر ناتوانن پەرلەمان ئەوە بکەن ناتوان ئەمەکەن وەڵڵا زیاون و هەر لەسەر ئەساسی ئەوەیە تێڕوانێک دروست بەڵە بەشێک لەم هێزانە کاسپیەکەن و دوکانی سیاسین ئەم تێڕوانینە ئەگەر هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی ئەمە ینی بیر لە وەزیفەی تر نەکەنەوە لە جوڵەی تر نەکەنەوە ئەم تێڕوانی لەم 4 ساڵی داهاتوە خراپتر و خراپترە بێت سوپاس دەکەم کاکدانا کاتیشمەوە بەس بە کورتی ئەگەر هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتی وەکو کۆمەڵ بایکۆتی پەرلەمانیان کرد بە باشتر دەبوو نەچوانە پەرلەمانێکی دیزاین کرا و سەرتاکەشی بەم شێوی بە کورتی بە سوپاس دەکەم وەڵاهی من تەقیمەکەی لە کاتی تر وتومە ئێستا دووبارەی نەکەم بەس باوەڕمە ڕۆڵەکە ئاوایە بۆ کە لە دەروی پەرلەمانیش بێتوانی ئەمانە بکەیت بۆ هێزێکی گەورەی وەکو سەدر و هێزی تری شەی لە وڵاتانی عەربی لە دەرەوەی دامەزراوی پەرلەمانیش بەدەستوانی ئەکتیڤ بێ یەکەمیان هەر ناڕازی نەبی بەڵکو تەرجەمەیکەی بۆ جۆرێک لە هەڵوەست یعنی هەر ناڕازی بوون ئەکرێ هەر یەکێک لە ماڵی خۆیان ناڕازی بێ یەکێکتر لەوانەیە ئەبێت تااقەتە نەچێ بازرگانی تازە هەمیشە کە بازرگانیەکە خێرایە ئامانجەکەی بەدەست بێنێ و قازانجەکەی بخاتە گیرفانیەوەی نانزەل ناو فیلجەیب بەڵام هەمیشە بازرگانی دامەزرا و ئیش لەسەر دارەکە کا درەختێ بڕوێنێت لەوانەیە بەرگەمەکەشی زۆر درێژ پایانێ و ماوەیەکی بێ ئەوانە هەمیشە واکە و ئەرکەکانی تری کاری خزمەت گوزاری و خێرخوازی و ئەو پرسانە لە دەرەوە پێڵێن خۆبەخشی بۆزانێت ئەوانە شەموو گرنگن سوپاس دەکەم کاکدانەدارە کاکچۆمان سوپاسیان دەبووتان دەکەم سوپاس بۆ بینێرانی بەڕێ سوپاس باوکارانم خواتان لەگەڵ